بەناوی خدای گەورە و میهرەبان خۆشەویستان بەهۆی هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز دەمەوێت پەیامێک بگەێنم ئینشاءالله بۆی تێکەڵچێکی زانستی و پزیشکی بکەین. ڕەمەزانی پیرۆز ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی لە ڕووی تەندروستیەوە زۆر باشتر بین نەوەکو بە پێچەوانەوە خەڵکانێکی زۆرمان هەیە ڕەمەزان وای لێ دەکات لی دەشێوێ جا بۆ ئەوەی شێوازێکی تەندروست بڵین پەیڕۆ بکەین لە ڕەمەزان دەمەوێت باسی ئەو بکەین سەرەتا لە کاتی فتار لە کاتی ناخواردن زۆر پێویستە یەکەم جار فتار بە خورمایەک بکەین بە چەند خورمایەک هەروەکو لە سونەتیشدا هاتووە بۆ لەبەر ئەوەی خورما مادەی فروکتۆزی تێدایە کە شەکرێکە زوو هەڵدەمژرێت زۆر سوودی لێ دەبینین پاشان چەندان کانزای تێدایە پاش ئەوە ئاو یان شەربەتی سروشتی بە تایبەتی دەتوانین بخۆین پاش ئەوە بە تایبەتی ئەگەر شۆربایەک ئێستا لە ناو خۆمان باوە بە تایبەتی شۆربای نیسێک کە کارێکی زۆر باشە هەم موادی تێدایە کانزاکانی تێدایە هەمیش ئاوێکی باشی تێدایە پاش ئەوە ئەگەر ئیسراحەتێک بدەین بە گەدەمان زۆر باشە بۆ ئەو ئیسراحەتەش بریتە لەوەی ئینسان بتوانێت نوێژەکەی بکە پاشی نوێژ ئەوجا ئێمە بینە سەر خواردنی ژەمی تەواو بەڵام لە کاتی خواردنی ژەمی تەواو شتێکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە بزانین ئێمە بەڕاستی دەبێ بە وردی بیخۆین ئەو خواردنە جوان بجاوین وردی بکەین بۆ ئەوەی گەدەمان ماندوو نەبێ ئەجینا ئێمە هەر کەسانێکمان هەیە هەر قوتی دەدا ئیدی وای لێ دێ گەدە ماندوو دەبێ و هەروەها دەبێ خواردنێک بخۆین وەسەد بێ نە زۆر بێ و بای ئەوەن دەشمان بکە کە تاویزی ئەو کەمیەی ڕۆژانەمان بکەینەوە بۆیە دەبێ جوان وردی بکەین دەبێت لە سەرخۆ خواردن بخۆین و دەبێت تەڕەومیوەی زۆر لەگەڵ بخۆین و دەبێت خواردنی سوورەکرا و شەوری و هەندێک خواردنە قورسەکان کەمتر بخۆین پاش ئەوەی کە خواردنمان تەواو کرد ژەمی تەواو زۆر پێویستە ئینسان ئیسراحەتێک بکە پاش ئەو ئیسراحەتە دەبێت جوڵە بکەین گرنگترین جوڵەش بەڕاستی بۆ مسلمانان بریتە لە نوێژی تەراویح کە ئەمەش بەڕاستی خۆی بخۆی نیعمەتێکە کە خوای گەورە دایتێ پێمان لەگەڵ تەندروستیش دەگونجێتەوە دوای ئەنجامدانی نوێژی تەراویح دەمەوێت خاڵێکی زۆر گرنگە بیڵێم ئەویش ئەوەیە خەڵکێکی زۆر دەچێت بۆ خواردنی بڵین مەشروبات یان ئایسکرێم یان بڵین پاقلاوە کە ئەمانە بەڕاستی هەموو زەرەر و زیانی گەورەیان تێدا هەیە فبۆی ئێمە دەبێت دووربین لەو شتانە بۆ ئەوەی سوود لە ڕەمەزان ببینین لە ڕووی تەندروستیشەوە و لە ڕووی عیبادەتیشەوە فبۆیە ئەمە خاڵێکی دیکە بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە خەوی تێکداوە ینی خەوی شەوی کردوتە ڕۆژی کردوتە شەو کە ئەمە بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە زۆر کاریگەری خراپی هەیە بۆیە دەبێت لە کاتی خۆیدا بخەوین پاشان خاڵێکی دیکە زۆر گرنگە پاش ئەوەی کە خەوتین دەبێت بۆ پارشێ و هەڵبستین هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگی بەو شتە داوە هەڵسانی پارشێ و گرنگیەکی زۆری هەیە یەکەم وەکو بەرەکەتە پاشان تۆ ئاو دەخۆی بەلایانی کەم ئەگەر چەندن کە خورمایەک یان ئاویش بخۆین هەر پێویستە هەڵبستین چونکە ئێمە فترەی ڕۆژ و بە ڕۆژبوونمان کەم دەکەینەوە بە هەڵسانی پارشی و هەروەها ئەگەر پارشیویشمان کرد پێویستە ئەو خۆراکانە بخۆین کە وزەی زۆری تێدایە بە تایبەتی ئێمە دەتوانین لە پارشیوان سوود لە پەنیر لە گوێز لە ماست لەو خۆراکانە وەربگرین کە وزەی زۆری تێدایە و دووربین لەو خۆراکانە بە تایبەتی مەثەلەی چەوری یان ئۆتە خوێی زۆر چونکە ئەمانە دەبێتە هۆی ئەوەی کە توێنیتومان زیاد بکە و هەروەها ئاخر خاڵ دەمەوێت بیڵێم ئەوەیە کە زۆر کەس لەوانەیە لە پارشێ و ئاو باش نەخوا لەبەر ئەوەی بڵین لە خەوی دەکا یان دەبێت زۆر زوو پێویستە مەسەلەن بچێتە دەرەوە ئەمە خاڵێکی باش نییە چونکە بەڕاستی ئاو زۆر پێویستە بە تایبەتی بە ئەو کەسانی کە دەردەچن یا ئەو کەسانی کە کاریان هەیە کاری دەستیان هەیە ماندوو دەبن عارەقە دەکەن و ئاخر پەیام بەڕاستی دەمەوێت مژدەیەک بدەم مسلمانان ئەوانەی کە بڕیاریان داوە بە ڕۆژوو بن بە هیچ شێوازێک لە ڕۆژوو مەترسێن لەبەر ئەوەی خوای گەورە تەکلیف لە کەسێک ناکە ئەگەر توانای نەبێ بۆیە لە ڕووی پزیشکیشەوە ڕۆژوو توانایە کە هەموو کەسێک دەتوانێت بیکە و هەروەها حتا یعنی زانستی ئێستا سەرماندوویەتی لە کاتی بە ڕۆژوو بوون تەفاعولێک ئیش ئەکا بەهۆی ئەو کارلێکە ئاو دروست ئەبێ لە ژیانی لە جسمی ئینساندا فبۆیە تەسەور ناکەی یعنی تۆ سیرکەی لە بە ڕۆژوو بوون تەمەشا دەکەی ئەوەندە توێنود نابێت لەوەی پێش ڕەمەزان هیوام وایە بتوانین تەندروستێکی باش ڕەمەزانێکی پڕ لە تەقوا و لە ئیمان و لە تەندروستی بگەێنین ئینشاءالله خوای گەورە قبوڵی بکات لە هەموو لایەک زۆر سپاس